لە یادی مەولودا یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکەین، بەڵام من جیاتی یادی پێغەمبەر خۆی وەکو شەخص حەزەکەم یادی سروشت و کردەوە و ئاکاری بکەین کە ئێمە ناتوانین وەک خۆیمان لێبێ، بەڵام ئەتوانین وەک ڕەوشتەکەی لەسەر ڕێگەکەی ڕێ بکەین. ئەوە سەخت نییە، هەر کەسیش بە عنازەی خۆی. خوا ڕەب العالەمین سفاتی زۆری هەست، گشتمان هەمووی سفەتەکانیمان وەرنەگرتێ. یەکێک قەهاری خوای وەرگرتە، خۆی فرەتم دوو تێژە. یەکێک ڕەحیمی خوای وەرگرتە، زۆر دانیشتن لەلایە خۆشە. خوا بە ئەوانەوە هەمووی بوونەوەرەکانی خەڵق کردە و بەوانەوە قەزاوەتیانەکە، عەدالەتیانەکە، خەڵقیانەکە و ئەیان باتەوە دنیا. بەڵام ئێمە خۆخوانین، هەر کەس بە ئەندازەی زەرفێتی خۆمان لە سفەتەکانی خۆمان وەرگرت. ئەکرێت چون پێغەمبەریش نین بە ئەندازەی توانی خۆمان لە سفەتەکانی پێغەمبەریش وەرگرین. ئەوەڵ بزانین ئەسڵ پێغەمبەر بۆچی پێویستە، هەر پێویستە بەشەریەت پێغەمبەری بێیان. وا بزانن ئەوڵی دنیاس و هەنۆس هیچ پێغەمبەرێک نهاتۆ، ئێمە مناڵەکانی حەزەتی ئامین و کەوتینە سەر ڕووی زەوی. دنکێکمان درۆکات، دنکێکمان فێڵەکات، دنکێکمان ئەوە کەگرینە، یەکێکمان تووڕەسی، یەکێکمان لێدا، ئەو سفەتانە لەرا نووسیاوە. کەسێ پێیا بێ و سفەتانە بگۆڕێ، پیاوێکی باش نییە. با پێغەمبەری ئێمە نوێ، پێغەمبەری وڵاتێکی تروێ، چون پێغەمبەری ئێمە قڕاڵە، ئاخرێندانەکەیانە. ئێمە لە کوردیا کەسێ بکەوێتە ئاخرێژن قڕاڵ، خاتەم الئەنبیاس. پس پێش لە ئەو پەیغەمبەری زۆر هاتێ، هەموویان گەرەکیان و ئەو شتانە بگۆڕن، هەر کەسێ بە تەوانی خۆی تۆزێکی گۆڕی. بەشەر گەیشتە ئەقلانێتێک، خوا لە ئاسمانەوە وتی بەسە ئیتر پێغەمبەرتان بۆ نانێرم، خۆتان ژیرن. ێژێ کابرایەک هشترێکی دزی و باری هشترەکە زێڕ و ئاڵتون و شت و دەستی نەگەیە بانی دای بوورێ، وەکی خەڵکی لایەوە نە هشتری دیوە، خەڵکی لایەمە و هشتری نەدی و ئەیزانی ئەسپ سوار بێت، وەلێ نەیەزانی هشتر سوار بێت. هشتریش بەوە بارەکەی داریەشێ بێری تێچۆکە، گشت کەسێ ناتوانێ بێرێت تێچۆکە، بازێکە زرنگی خۆی هاتوێژێ ئەغێرمە چۆکە. نەیەتوانی هشترەکە بێرێتە چۆکە، هشترەکەی بردە بنی دارێ. چوبانی دارەکە لە بانی دارەکەەوە ئاڵتون و زێڕەکەی لە هەڵکرد و لەمە لاوتی ئای شەیتان وە لەعنەتی چۆن خەڵەتانمانە. شەیتانیش لە نەفسیا لێ حاضر بووتی کوڕە تۆ وە لەعنەتی، وەڵڵا من 100 ساڵ فکرم کرا ئەم فێڵمەنەوە تۆسی. هێمە ئیسا لە ئەقلانیەتە سپاسەکەم. گەیشتی نەزەڕادەیەک عەقڵمان زۆرترە لە عەقڵی سەردەمی پێغەمبەر. ئەوان نەیانەتوانی ئاوی سارد بخۆنەوە. ئێمە ئەمڕۆ بە زانینی علومی تەبیعی ئاو یەخ پێەکەین لە هاوینە، لە ساردی زووسانە ناڵین ئاو یەخ بکە، بەری یەخکردن یەکدین. ئەتوانین بفرین لە بانی تەیرەکان و بچینە ژوورتر. عەقڵ زۆر بووە، مەگەر نازانی ئامی گەن فرە بزانێ فرە ئاپەن. ئەم عەقڵی زۆرە ئەگەر ئەخلاقی تەکانەوێ خەتەرناکترە. کڵاوە گەورەکان کێ ئەینە سەری ملەتەکە؟ نەزانەکان یا زانیارەکان؟ زانیارەکە چی نییە وا ئەتوانێ وا بکە؟ بەزەیی نییە، ڕەوشتی نییە، ئەخلاقی نییە، ئەبێ ئەمەی پێ فێر بکەی، ئەمە زیاو و کەم ناکە. ئەخلاق هەر ئەخلاقە، لە قەدیما درۆ هەر درۆ، ئیسایچە هەر درۆست. خەیانەت هەر خەیانەتە، ئیسایچە هەر خەیانەت. ئەبێ فێر بووین خەیانەت نەکەین. درۆزن ئەزانێ درۆ بکات، هەرچی عاقڵترێ باشترەی کات، دەرناکەوێت. بۆیە پێغەمبەری بۆ هەموو زەمانێک پێویستە، بە تایبەت زەمانێکە ئاغەم زۆر عاقڵەوێت پێغەمبەری پێویسترە. ئیتر لە ئاسمانی چۆ پێغەمبەر نایێت. گرفتمانەوەسە ئیسا پێغەمبەری تازەمان گەرەکە. ئەبێ پێغەمبەر دروستکەین. وتارەکەی من ئیمڕۆ ناوی ئەمەسە، وەرە بابووینە پێغەمبەر. سەختیش نییە. پێغەمبەران پێش لە پێغەمبەریان شتێکیانە کرد کە وەختێ ئەیان و ئاسمان حەوتە بەقەس خۆ عەلم دروست نەبوو. ئیتر خۆ هێمەیشی سا هیچ کاممان نەچوین بزانین زەوی خڕەیان هێژن، زەوی گردە گشتمان بڕوامان کردە، چۆن بڕواتان کردە؟ کێ چووە تماشای بکە؟ ئاخر کەسێکە هێژێتی ئەو نە پسپۆڕە و لێ هاتووە، ئێمە بڕوامان نە بە قسەکەی. تۆ ئەچی عەمەلیات بکەی، ئەچی شەهادەی دوکتۆرەکە تماشاکەی بزانی دەرەجەی چییە؟ لە خەڵکی تر بیستوتە دوکتۆرێکی سەرکەوتووە چی لە بەردەستی هەڵاژی و زگتە دڕێ و هەموو کارێکات و تێتەوە لەو لەش پارەیە دێت توێژی دەستخۆش. بڕوا و پێی هەست. پێغەمبەری یانی بڕوا. پێغەمبەران هەمویان پێش لە پێغەمبەری بڕوای خەڵکەکەیانیان لە دەوری خۆیان کۆ کردووە. شتێکە پێش لە پێغەمبەری پێویستیە پاکداوێنیە، ڕاستگۆییە، سەداقەتە، ڕەحمە،
بەزەییە برایەتیە خێرخوازیە هەر کەسێک ئەمەی بێ ئامادەست بۆ پێغەمبەری چون هیچ پێغەمبەرێک خۆی نیەزانی ئەوە پێغەمبەر کام پێغەمبەر غەیر ئەز حەزرەت یوسف ئەوش یەقینی نە و خەوێکی بینی و چون خەو مەرجەعی سەنەد نییە حتا ئەوانیچە خەوە نێژن ئەمە ڕوئیای ساڵحەس تانێتە دی خۆیان بڕوایان نییە ساڵحەس خەوەکە مەگەر پێغەمبەرە هیچ پێغەمبەرێک نێزانی ئەوێتە پێغەمبەر تا ئەوە پێغەمبەر وەلێ پێش لە پێغەمبەری پێداویستەکانی پێغەمبەری لە دەوری خۆی کۆ کرد ڕاستگۆیی سەداقەت ئینساف سڵح ئەمنیەت برایەتی گەشە ئەمان بەشەر وەکو هەمووی بوونەوەرەکان هاتە سەر ڕووی بسات تاریخی نەو کولتوری نەو مێژووی نەو و چون ئەو کردەوە بەسەری پێشینانە هات حەزی نەکرد بەسەر نەوەکانی بێت کەوتە فکر تاریخ دروست بکات تاریخ یانی دەرسوەرگرتن لە قەدیم و بەرنامەداڕێشتن بۆ ئایند ئەمە بووە کولتور بووە فەرهەنگ بووە ئاموزش و پەروەرش یا پەروەردە پەروەردەکار پێغەمبەرە ئەبێ پەروەردەکار بەرزتر وێ لە تەلەبەکەی بەرزتر نەوێت چۆن نەتوانێت تەلەبە فێر بکە هەمووی پێغەمبەران بە ڕەوشتێکی ئینسانی لەبەر خێرخوازی بۆ گەشەی ملەتەکەیان بۆ ئەمنیەت لە خۆیان ناچتانێکیان کۆ کردو خەڵکەکە بڕوایان پێیان کرد جاکە ئاسمان پێیوتی ئێوە پێغەمبەرن هاتن بە خەڵکەوتیان پێغەمبەر داوای بەڵگەیان نەکرد ئەو معجزات و چتە کەسانێک داوایان نەکرد کە دوای ئەوەی چار بڕوایان پێیان نەکرد بوونە پێغەمبەری وڵاتەکەیان بوونە پێغەمبەری ملەتەکەیان و کە بوونە پێغەمبەر پەیامێکیان پێ بۆ ملەتەکەیان گەرەکمانە یەکەمین شتێکە دایەمەرزەنین عەدالەت وێ هەمووتان تاکتاکەم پرسیارە لە خۆتان بکەن هەموو ئینسانێک لە سەردەمی خۆیان لە ژیانی سەردەم ناڕازیە یەژێ خۆزگایە باشتر وایە ئەوە اختیار بە تۆ دریا لە یەکێ لە ئەستێرەکانی عاسمانە دنیایەکی تر خاسکە یەکەم یاسایەکە بۆ ئاسمانە دای ئەنەی و بۆ بوونەوەرەکانی ئایا عەدالەت نییە هێوە دنیای بەعدیتان بۆ وەسە ئێمە بۆیە دڵخۆشین بە قیامەت ێژن کورە مافەکانمان پێ ئەدەنەوە خەتاکان کریاوە و نایەنە سەملی هێمە دەربازەوین لێ ئەمە نییە لەوێ عەدالەتێکی ڕۆشن هەست پێغەمبەران پەیامهێنەری عەدالەتون یەکسانی بەرابەری و ئەگەر لە جێگەیەکە عەدالەت بێت ئازادی دەست پێکە پێغەمبەران گەرەکیان و ئازادی بێرن ئەوە ئیسا دۆستان ئێوە وا بزانن وان لە سجنە هان لە زیندانە چون زیندانەکانی بەشەر زۆرن یەکێکیان دیباسەکانیسی ئەها ئێوارە چینەوە بۆ خەوتن لەم زیندانە خۆمان دەرتێری کۆمەڵگا ئەم زیندانەی کردۆسە بەرمان یەکێ لە زیندانەکانی ئینسان وات هەیە زیندانی فەقر و بێپوڵیە یەکێ لە زیندانەکانی ئینسان وات هەیە هەر ئەو سجنە سوا ئینسانی تێخن هەموو کەسێک گەرەک کەسی لە زیندان دەرباز بێ داوای ئازادی ئەکات بەڵام دوو ئازادی هەیە ئازادیەک لە ئازادیەک بۆ ئازادیەکی پازیتیڤ و ئازادیەکی نگاتیڤ ئازادی لە زیندان ئەوە وەڵا لە زیندان دەربازمان کردی چیەکەی وەڵا ئەچم پیاوە کوژم خۆزگایە هەر لە زیندانەوەی چون ئازادی بۆ تۆ خەتەرە ئەوە لە فەقر بەرەڵا کریایی فەقر لاچ و پارەیان پێدای وەڵا هەرچێکم نەکردووە لەمە دواییکە خۆزگایە پارە پێ نەدریای ئەوە لە لیباسەکانی هاتیتە دەرچیەکەی وەڵا گوناحەلێکە تایسان نەمکرێ لەمە دواییکە گرنگ ئەوەسە ئازادی بزانی بۆ چییە ئەگەر نە هەموو کەسێک کە توانێت پێغەمبەر بێت و ئازادی مژدە بدا بە خەڵک باوە قژ کوندە بوو نامێوەشژن باوە قژیانە باوە قژ پێغەمبەرە پێغەمبەری چییە پێغەمبەری مەرگە ئەلبەتە کوردی نامانە سەملی بە سەزوانەوە خەتای نییە ژن لە هەرکە قولانی وێرانەس بڵبڵیش پێغەمبەرە پێغەمبەری بەهارە کە تێت ئەخوێنی ئێمە چاوەڕێی بەهاری و شکۆفە و گوڵ و سەوزایی ئێمە گەرەکمانە بوونە پێغەمبەر چون ئیتر پێغەمبەر نایەت ئاسمان پێغەمبەری تەعتیل بووە خەلیفەکانی خوا گەرەکیانە بوونە نمایەندەی پێغەمبەر لە ڕووی زەویە ئادەی پێش لەوە بوویتە پێغەمبەر چی گەرەک یوسف پێش لەوە بێتە پێغەمبەر لە ماڵی فرعون و لە دوای ئەو لە ماڵی عەزیزی مسرا متمانەی ئیشاندا موسا پێش لەوە بێتە پێغەمبەر بە کەنشکانی شوعەیب متمانەی ئیشاندا پێغەمبەر پێش لەوە بێتە پێغەمبەر بە جەوانان و گەنجانی مەکە عەقدی برایی و دڵسۆزی و خێرخوازی فێر کرد
ئادەی تۆ گەرەکتە بوویتە پێغەمبەری ماڵی خۆتان پێش لەوەیە بوویتە پێغەمبەری کۆمەڵگاشێ لە ماڵا متمانیان پێ بێ تخوا ڕەفیقەکان و دۆستەکان و بەرادەرەکان و متمانیان پێتەست ئەگەر متمانیان پێ نییە یادی پێغەمبەر تۆ بە درۆ واگریت نە هەر ئەم پێغەمبەری ئێمە مامۆستای کلاسەکەت چونوتم هەمومان نەتوانین پێغەمبەر بین هەر وەکو بڵبڵ پێغەمبەرە پێغەمبەری بەهارە ئێمە پێغەمبەری ئەخلاقین ئەبێ ڕەفیقەکانمان بڕوایان پێمان بێ ڕەفیقەکانە بڕوایان پێتەست ئەگەر نیتە ناوێت بێژی بە چرا وڵات ڕۆشنەوێتەوە بە ئیسمی چرا شەب نەیاوەرێت اسمە گوڵ نەیاوەرێت اسمە فەروەردین نەیاوەرێت گوڵ بە باغ شەب ڕۆشن نەگەردێت اسمە چراغ اسم خاندی ڕۆ مسەما را بجوو مەح بە بالادان نەدەر ئابجوو ئەفەرمێت ئیسمی بەهار گوڵ سەوز ناکە ناوی چرا شەو ڕۆشن ناکات ناو خوێندە و بچۆم سەماکەی بێنە ئەگەر وانە بێت بڕوا پێ ناکەم تۆ هەر بێژە ئەوە مانگە لەو ئاوە من لە ئاسمان ئایی بینم لە ئاوەکە مانگ دیارنی تۆ ێژی من شوێن کەوتووی پێغەمبەرم صلی الله عليه وسلم ئادەی لەو سفەتانە و دۆستانە وتی من ناژم هەر هەمویان چەند دانەیان لە تۆ ئەوەشێت بە هەر ئەندازەیەک لە تۆ ئەوەشێتەوە تۆ ئەوەندە پێغەمبەری بەداخەوە ئیمڕۆ ناو زۆرە قەواخ پوچە لە دەرەوە هەمومان کادۆ کریاین کاغەزی جوانمان پێوە پێچیا بە یەکێک نووسیا مسلمان بە یەکێک نووسیا مەسیحی بە یەکێک نووسیا دکتۆر بە یەکێک نووسیا مامۆستا بەڵام ناوەکەی پوچەوە ئەوە دەردی ئیمڕۆز ئەو شتەی کە ئەمڕۆگم بووە مەولود نییە یادی مەولودیش نییە ڕەوشتێکە بێت لە مەولودا دووبارە دوای بکەوینەوە ئەو ڕەوشتی چە ئەخلاق بەداخەوە ئیمڕۆ ئەخلاق نزمە هەر کەسێک ناوێکی بۆ خۆی داناوە یەکێک ێژێ مسلمانم یەکێک ێژێ یەهودیم بەڵام هەنۆز لە ئەوەڵین چتی مەکتەب هیچی وەرنەگرتێ بزن مەکتەبی نییە دوو لە ڕوتان مانگا مەکتەبی نییە باخ مەکتەبی نییە مەکتەبینی ئینسانە بەڵام ئەوانە کە ئەمڕۆ بە ناوی مەکتەب و کارەکەن جارێ نەبوونەسە ئینسان ئینسان دوو پلس پاراستنی مافی بەرانبەر پاراستنی ڕێزی بەرانبەر کێژن پێی ئەخلاق ئایا ئەتوانین ڕێز لە یەکتری بورین ئایا بۆ بۆنەی جیاوازی مەکتەبەکانمانەوە بێڕێزی و پەلامی یەکتری نادەین ئایا بێ احترامی بە یەکتر ناکەین ئایا خوای ڕەب العالەمین کە ڕەحمەتەن لیلعالەمین هەنێرە بۆ ئێمە بارانەکەی لەسەر لایەکەوارێ و لەسەر ئەو لاکە لە شارێکە قەدەخەوێت بای ڕەحمەت وەختێک تێت هەموو کەسێکە ڕێیابارێ لە دارەکان با ئەدالێ خۆر وەختێک تیشکە وێژێت فەرقەکە لەسەر ماڵی هەژار و نەدار دەوڵەمەند و دەسەڵاتدار ئەگەر ئەمڕۆ هێمەگەرەکمانە مسلمانین ببورن داوای لێبوردن نەکەم من داری مسلمانە بینم داری کافریچە بینم جانەورێک کە بێنم وەکو قشقارە مسلمانە جانەورێک کە بێنم وەکو قشقارە یەهودیە جانەورە نەونەسە ئینسان هەر کەسێک ناوێتە سەڵمان ئەوەڵ سەڵمان وە لەولا مسلمان هەر کەسێک ناوێتە سەڵمانی فارسی پێش لەوە بێتە مسلمان سەڵمان ئینسانێکی بە ئەخلاق و کردەوەی بەرز وەکو پێغەمبەران جا مسلمانیەتی پێکەوت ئیمڕۆ کەسێک وەکی من ئێژێ مسلمانم لە ڕاستیە من ئاڵەمێکم بە دار و گوێچکە و لووت و ئەمانە وەکو بەشەرم ئایا بوومەسە ئینسان ئاخر ئادەم و ئینسان دووچتن ئادەم جانەورە وەکو مانگا وەکو بزن وەکو دار وەکو درەخت گیانی واتیا کە یایی گرت ڕێزی بەرانبەر بورێ و مافی بەرانبەر بپارێزێ ئیتر ئادەم نییە ئینسانە جا ئیسا ئینسان ئەتوانێت یەهودی وێت مەسیحی وێت وەختێ مافی بەرانبەر بپارێزێ ڕەحمەت لە بین ناچووە ئەتوانین بە یەکۆ دۆست بین هێشتا لە دنیاوە 7 میلیارد ئینسان ژیانەکەن چەندی مسلمانە 1.5 مسلمانە 6.5 مسلمان نییە وابێ هەنۆز کاری پێغەمبەر تەواونەوە ئەی بۆ خوا پێغەمبەری تر نانێرێ یەکێ لە تەفسیرەکانی ئەم قەزیە ئەوەسە کە کاری گەورەی پێغەمبەران ئاموزشی سروشتی ئینسانی لەم 7 میلیاردە ئیمڕۆ کەس حازر نییە ئیتر کچی خۆی بناتە گۆڕ لە دەوری پێغەمبەرە لە دەوری ماڵیا کچی خۆیانیانە ناگۆڕ ڕەوشتێکی بەرزی فێری خەڵکردی تر کەس کچی خۆی ناناتە گۆڕ لەم 7 میلیارد ئینسانە هیچ کێ ناتوانێت بێتە سەر مەنەسەیەک و بێژێ درۆ ڕاستە بێن با درۆ بکەین درۆ ڕەوشتی ئینسانیە
دیارە بەشەرەکان هەمویان هەدایەت بوون وا مەزانن مەسیحی چون مسلمان نییە ئەخلاقی نییە وا نەزانین کاکەی چون مسلمان نییە ناتوانێت دەراوسی ئێمەوێ ڕەحمەتەن لیلعالەمین ڕەحم و بەزەیی بۆ هەر هەمویان هەیە لە وەختی دەسەڵاتی چیا ماڵی ئەبوو سوفیان ئەوێتە ماڵی ئەمنی مەکە بۆ ئەو کەسانە پەنایەتیەوە ئایا هێمە واین ئایا ئەم ڕەوشتی بەرزمانە ئیمڕۆ هەستدا ئەنشین لە یادی پێغەمبەرە ئەگەر نیمانە براداری مسلمانین وەوە خۆی چ مێژم من بزنی مسلمان یعنی حیوانێکم ناوی مسلمانتان ناسە سرم حیوانەکە ناوێتە مسلمان وە لە ئیسلامەکەەوە بۆنەی حیوانەکەەوە ئاوڕووی ئەچوات توخوا لە یادی پێغەمبەرە بەکردەوەمان ئەگەر ئیسلام بەرز ناکەینەوە ئیسلام نزم نەکەینەوە ئەگەر ڕەحمەتەن لیلعالەمین نین لانی کەم ئازار بۆ عالەمیان نەوین وابزانم مامۆستا پیرەمەردە فەرمێ ئەیکەما خاتمەی قسەکانم ئەفەرمێت ئەگەر گوڵ نیت بۆ باغی ژیان دڕکیش مەبە بۆ ئازاری گیان وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی